parça operasyonu bakası. Proszę wymiary tak. گۆشتەکان چۆن بناسینەوە کە حیوان خۆمانە بێت دەرەوە بێ ئەمڕۆ بەلای چیوە خەڵک مەرغوبە و بۆ خواردنەکان بۆ خواردنێ خەڵک زیاتر بەکارێنێ بۆ نمونە ناو ئەو شتانێک کە بۆ ئەو خواردنەی پێویستە ئەستا تاکە گۆشت لە گۆلک ئەمە حەبل گۆلکە با سعرەکەی نەدەین سعرەکەی دیارە نمونەیەکە لە گۆلچێ 300-400 کیلۆیی دوو پارچەی ئەو هایتەیە ئەمە شێوەکەیەتی وجەی گۆلچی پێرێن بین پشت و ڕانە تاکە گۆشتێکە ڕۆژانە کە مشتری دێتە دوکان داوایەکە لەبەر ئەوەی ناسکەکەی بێ حەدە خەڵک بۆ خۆی چاکەزانێ حەبل گۆلچی پێلێن فتیلەی پێرێن بۆ خۆی سەیرسەم گۆشتەکەن تەماشایکەن ئەم لای سپیترە بۆ سپیتر ئەم گۆشتە قەویتر و تونترە لەبەرەوەی وەک گوتم لە سەرێخێ ئەم گۆشتە ئەستراحەترە ئەم گۆشتە ڕێگە ها ئەمە بەشێکە ئەوە بەشێکە ئێرش بەشێکە ناسکترین بەشە ئەمە ئەتوانی تاقیکەوە بۆ سەر برنج هەتا حەدێکش بۆ تکەش وەک ئەمە دەرناچێ لەبەر ئەوەی ئەمە شتێ بێتام عەجیبە ئەمە حەبلە ئەم بەشەش فقط بۆ قیمە بەکاری بێنی ئەمانش بۆ سەر برنج و شفتە و کفتە و خواردنە سەریعەکان ماڵ و هەتا حەدێ سوورکردنەوەی ناو مەقلیش ئەو گۆشتانێک کە خەڵک یعنی زۆر داوایەکە بۆ نمونە بۆ خواردن ڕۆژانە بەهێزکەوە پشتومل گۆلک پشتومل گۆلک گۆشتێکە عنی سەتا تقریبەن هەفتە خەڵک دەیکرێ ڕۆژانە ئەم گۆشتش سەتاسیە تۆ بڕان گۆلک زیاتر ئەوانەی کە زەخت و سوکەریانێ لە چەوریە ترسن خۆیان لەم گۆشتادن لەبەرەوەی هیچ چەوریەکی نییە حەزیان پێیە نمونەش کە خەڵک ئەمڕۆ کە چۆن حیوان بناسێتەوە عادەتەنەوە زۆر گرنگە من خۆم لا کاونتەکان خۆم خەڵک زۆر نامانێری ئای دەرێت چۆن گۆشتەکە لای قەسابێتر لای فلان قەساب بناسنەوە کە گۆشتەکە خۆمانێ یەکەم شت ئەلوان گۆشت خۆمانە نە پەمبا نە ڕەش نە سوورە ئەوە ئەلوان گۆشت تەبیعی خۆمانەیە وەزن ڕانە گۆلکەکە گۆشت خۆمانە ئەتوانی بەم شێوەیە لێچکەوە ئەلوانی دیارە عادەتەن گۆشتەکەی توندە و ئەبەدەن نابێ خوێن بداتەوە لە گۆشتەکە ئەمە حیوان گۆشت خۆمانەیە نمونەش لەسەر دوم دایمەش خۆم لە ئەکاونتەکەی خۆم باس یەکەم دەرێم ئەوانەی لە 2020 ڕەفزیاندای ئەو دونگە بابێن ئستەوەریگرنەوە سعری یەکجار زۆر بەرز بۆتەوە بگرێت 5 قات لە جاران کە خۆی سعری یەکجار هەرزانی هەبوو ئێستا گۆشتێکە هەتا حەدێ لە ناو زستان گۆشتەکەی بەرناکەوێت دونگەکە بەرناکەوێت لەبەر ئەوەی خەڵک زیاتر بۆ خواردن بۆ ڕۆم بەکارێهێنێ چەوریە تەبیعیە هیچ زیانێکی نییە سەتا ئاتوانم برێ 95 ئەمڕۆ خەڵک هەمووی بە عام دەیخوا دونگێ نمونەیە طبيعية لزي بو خواردن بكارهنن بو خواردن بكارهن ديكنوا ورون نمونش امش براسي گولكا امش تقريبا سطاسي داواكاري هي لسري بو همو كسينا سطاسي خلق داواكاري لسا ام گوشت هيا بو لبر اوي گوشت يكت سوري لخويتي دقريتو سر كابان هي حزيبه ميس من شخصي خوم بحياتي امرانا گول كنا خوم اما گوشت طبيعيه لبر اوي سوري لخويتي گوشتكاي بسوچه مينيتو وكبر كلان ام گوشتانه بقرسيه مينيتو گوشتكا اگر كمي گوش خور بي لي بزاني حستكاي ام گوشت قرص وطنده اما اتوانيش بو كباب بكاري بيني نموني كبابش كخلق زور داواياكا عين الرقها ام بارتيا اتواني سطح هفتي ام گوشته به سطاسی دونگەکە بەکار بێنی بۆ کەباب ئەگەر دەستوەستایش نەبێ ئەبەدەن هیچ کێشەیەکت بۆ دروست ناکا لەمە پەراسووی گۆلک لەگە ئەم دونگە تێکەڵە کرێ سەتاسی بە سەتا هەفتا خۆشترین کەبابی لێ دەرەچێت ئەگەر وەستاژ نەبێ مشکلەی بەردانی نامینێ سكشي حيوان ناسكو كرديكا
خۆم تەمەنێ زۆر گەست کە باوکم هەر لە قەدیم وەش هەر قەساب یعنی ئەوەندەی خۆشم بە زیرەکی خۆم معلوماتی تەواو لە گۆشتە خوێن بۆستە نمونە گلەی 195 خەڵک لەسەر جۆرجی ئۆکرانی هندی تورکی بەرازیلی خەڵک کە ڕۆژانە دێ کە دەرێ گۆلکەکە هندیە جۆرجیا لێ کوشێتەوە هەتا حدێ ئەو وڵاتە زەخمانە گۆشت تەوزیعەکەن بەسەر وڵاتەکان بەڕای من گۆشتیان ئەبەدەن خراپ نییە بەس دەگەڕێتەوە سەر ئەو بازرگانانەی کە هاوردەی ئێرەیەکەن پرۆتینە لێ درێت دەرزیە لێ درێ بۆ ئەوەی فەسڵ و جەو ئەو حیوانە گۆڕدرێ بۆ ئەوەی لە کورتینەدا کە هاوردەی ئێراکرێ بەس ئەوەی کە تێکێدا گۆشتەکەی ئەنجا ئەوەیە 195 ئەمڕۆ خەڵک لەواتەسی ئەگەبرێ حیوانەکە دەرەوەیە دەناسن بۆ نمونە جۆرجی ئەو بەخێوکردنی جۆرجیە کرێ لە بەخێوکردن حیواناکرێ لە هیچ وڵاتێ ناکرێ گرنجیان زۆر بە حیوانەکانە درێ بەس چیە کە بازرگانەکان دەیهێنە ئێرە دەرزی و پرۆتین و عەلەفیان باش نییە ئەوەیە بە تەواوەتی ڕەنگوڕی گۆشتەکە تێکەچێ خەڵکی زۆر گرێلیەکە بەس فقط بۆ بازرگانەکە حیوانەکە لە کورتینادا وە خۆیە بینێتەوە. لەبۆ سەبریستە؟ ماشەوە باید هفته هم چلی بیده که بستم 33 تو باش برکتی لە دەرەوە گۆشت دوای 48 سەعات ئەنجا دەفرۆشترێ بەس خەڵک بەعام لە کوردستان ئەم ڕاتوانین برین 175 حەزیان لێیە هەر لە پێش دوکان گۆلکەکە سەر بڕی یعنی ئێستا بۆ نمونە ئەمە کە تەبغی پێوێ حەز ناکە ئەوەی پێوە بێ حەزەکە لە پێش چاو خۆی سەری بڕێ بێ فەحش و مەحز بیخوا بەس عادەتەن ئەگە بتێ گۆشتێ تەندروست بخۆی ماوەی ڕۆژێ لەناو بەڕادێ سارکەرەوەی بمینێتەوە نەک بیبەستێ بەس بە تەواوەتی گۆشتەکە سار بکە هەم بە تەواوەتی تقریبا سەحیە بێ گۆشتەکەی چێش نامینێ لەبەرەوەی گۆشت گەرماوگەرم ڤایرۆسێ تەواویتیایە ئەوەش فەحسە حیوانی خۆمانە لێرە ئێمە بە جۆ بە عەلەفی خۆمان بەخێوی دەکەن بە جیاوگۆڵ تام و چێژی خۆی هەیە ئێمە ڕانە هاتوینە لەگە حیوانی دەرەوە حیوانی دەرەوە زۆر بە ڕێکوپێکی بەخێو دەکرێت بە تەکنۆلۆژیای سەردەم باشە حیوانیان خراپ نییە ئێستا گەر حیوان لە دەرەوە نییە گۆشت لە کوردستان چولەی دەبێتە 50,000 با پێت برێن یعنی ئەوە زۆر باشە حیوان دێت چکەمە حیوانمان زۆر کەمە مەڕۆماڵات نەماوە ئێستا گوندێ کاتی خۆی 5,000 سەرمەڕێ بۆ 200 سەرمەڕی نییە هەروەها جۆلەکە تشتی واش یعنی حیوانمان ئێمە بەرەو کەمی ڕۆیە ئەگەر لە دەرەوە نیە ئیستیراد نەکرێ یعنی وەک بری توانم برێم هاوکاری شەدیێ ئەگە نەکرێ ئەبێتە ئەزمە فەقیر حەزرەت یەک لەفا بێ بخوا یەک لەفەی فەلا یەک لەفەی گەز دەبێتە 5,000 بەس ئەوە یارمەتیەکشە طبعاً اقتصادی عێراقیش لەلایەنی وڵاتێکی دەوڵەمەندە بە سروشتیەکان
ئەو جا حیوانەکانی ئێمە لێرە بەخێو دەکرێت بە زۆ بە جیا و بە علەفی خۆمان حیوانی دەرەوە تقریبا علەفی مڕەکەزی دەدەنێ علەفی مڕەکەز تقریبا فەزەلاتی قەسابخانەکانە يعني فەزەلاتی قەسە هێزکە و تشتیوا دەستوێندرێ لێگە ئیتر نوعك بۆن دەرەکە ئێمە لەو گۆشتە ڕانەهاتوینە لەو تاما ڕانەهاتوینە